ڕۆژی چواری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی هۆشیارکردنەوە لە مین و پاڵپشتی کاروباری مینە کەوا لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراوە. بەو بۆنەیەشەوە لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێر لە حامیەی ڕەواندوست چەند سالاچیەک بەڕێوە چوو. بەپێی ئامارەکانی دەستگای مینیش لە 3 مانگی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر 4 هاوڵاتی بوونەتە قوربانی مین کە دانیشتووی سنووری قەزای سۆرانن. بەهۆی بارانبارین و دروستبوونی لافاویشەوە ئەمساڵ ناوچامین ڕێژەکان مەترسیدارترن. مەترسی ئەوە هەیە مینەکان لە شوێنی خۆیان نەمابن و هاتبنە خوارەوە. بۆیە دەستگای مین هۆشداری بە هاوڵاتیان دەدات بۆ جیاکۆکردنەوە و گەشت و سەیران ڕوو لەو ناوچانە نەکەن. هەتا ئێستا کە ئەوڕۆ باڵین سەرەتای مانگی چارە 4 کەس لە سنووری پارێزگای هەولێری سنووری جۆغرافی پارێزگای هەولێر بە بەرمین کەتینە یەکە چەندجانی لەدەستداوە و دانێشتیان سیانی تریشان بریندار بوون. هەڵبەت ئەو مەترسی هەیە ئەوە لێدان نێتان ناشارینەوە چکە ئەو سەر ماشەڵڵا بارانەکی زۆر باریە حالەتێک دروست دەبی لە شوێنە بەرزەکان مین لەوانەیە غلۆر ببنەوە لە شوێنە نزمەکان یعنی ئەو شە لەوانەیە دروست دەبی. ئێمە بەڕاستی ڕێنمایی خەڵک دەکەین نەسیحەتیان دەکەین کە ئەو شوێنانەی کە مینی لێ دوورکەونەوە عەلە لەقەل بۆ سەلامەتی گیانی خۆیان. عومەر ئەحمەد یەکێکە لە کارمەندانی دەستگای مین و لە باڵەکایەتی لە گوندی ئێنێ لە کاتی هەڵگرتنەوەی مینی پیادا تەقیوەتەوە و قاچێکی لەدەستداوە. ئەو باس لە مەترسی کارەکەیان دەکەن و باس لەو ڕۆژە دەکات کە بەرمین کەوتووە و دەڵێت ناخۆشترین ڕۆژم بووە و حەز ناکەم بەبیریشم بێتەوە. بەرکەوتووی مینیشم لە ئەسنای دەوام لە عەقڵ لە سەعات 8 بوو کە بەرکەوتووی مین بووم ڕۆژێکی زۆر نەخۆش بوو. ژیانێکی سەخت بوو لۆ من ئەو ڕۆژە وەڵاهی بەڕاستی حەز ناکەم ئەو ڕۆژە هەگەر هەروە بیریشم بێتەوە. بەڵێ ئەلغامەکە زۆری ئەلغامەکەی VS 50 بوو ئەو ئەقڵە چاندرا بوو بە VS 50 و ڤاڵمارە ینی 66 بەڵێ من VS 50 بوو ئەو بۆ هۆی لەدەستدانی قاچێکم. کارمەندانی دەستگای گشتی کاروباری مین ئەگەرچی خزمەتێکی زۆریشیان هەبێت هیچ ئیمتیازاتێک لە حکوومەت نایانگرێتەوە و نابنە کارمەندی هەمیشەیی. فاخیر مستەفا کارمەندێکی تری دەستگای مینە و 19 ساڵ خزمەتی هەیە لە بواری هەڵگرتنەوەی مین. خۆی دەڵێت زیاتر لە 6,000 مینی هەڵگرتوتەوە و بەرکەوتەی مینیشە. داوا لە پەرلەمانی کوردستان دەکات ئەوانیان لەبیر بێت و ئاوڕێک لە کارمەندانی دەستگای مین بدەنەوە و یاسایەک دەربکەن بۆ ئەوەی ببنە کارمەندی هەمیشەیی. بەنسبەتیشی من 19 ساڵە و کاراکەم بەرکەوتوی مینیشم لە هەمان کاتدا زۆر زیاتر لە 5-6,000 ئەلغامم دیتیتەوە. یەک تەکلیفم لە برا پەرلەمانتارەکانە بابێن یەک ناڵم ڕۆژی کامل 1 ساعتی ئەو دڵڕڤایزاران دەبە بکەن ئەوجا سەختی ژیانی ئێمەیان بۆ بەدەردەکەوی تکام وایە لە بیرمان نەکەن زۆر پیشەخراوی. سنووری پارێزگای هەولێر ڕووبەری پیسبووی بەمین 50 ملیۆن مەتر دووزایە و لە نێویشیاندا سنووری باڵەکایەتی و برادۆست زۆرترین ڕووبەری پیسبوویان بەمین هەیە کە لە شەڕی نێوان عێراق ئێران لە ناوچەکە چێنراون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندۆز.